من سپاسی تۆکەین دکتۆران گوێگوێمان لێگری بەڕاستی ئەم کچی من نازانم من گیرم خواردۆ بەدەستەوە تا ئێستا پێنج جار نەشتەرگەری بۆ دەموچایی کردووە هەر جاری بۆ بەشێکێکە دەبێ بۆ لوتی و دەمێ بۆ لێوی و اینجا زۆر ڕاڕاوە بە گومانە بۆڵە کاکە لە نەشتەرگەریەکە دەرەچێ ڕازی نییە لە دەموچای خۆی اینجا یعنی لەم دکتۆر بۆ ئەو دکتۆر ئێگۆڕێ گومانی لە دکتۆرەکانیش هەیە اینجا سەیری تەلەڤیزیۆنەکە یا سەیری مسلسلەیەک یا لە فەیسبووکە سەیری حەڵقەیەک بکە یان سەیری گۆرانیەک بکە چاڵێ من ئەچم دەموچاوم عینەن ئەم ئەکتەرە لێ یەکەم یا عینەن ئەم گۆرانی بێژە لێ یەکەم بەڕاستی یعنی بێزار بووم لەم ڕاڕای و دوودڵیەی نازانم لە خۆی ڕازی نییە اینجا مەصرفی دنیامان پێ ئەکا خەرجی دنیامان سەرف کردووە لە پێنایە نازانم ئەچێ ڤیدیۆکانە با بۆ دکتۆرەکە پیشانیاڵێ عینەن ئەمەم بۆ لێ بکە کە یەتوانێت لە وەڵا عینەن ئەوە نییە و من ڕازی نیم بەمەش نازانم چی لێ بکەین بەڕاستی چراخان هەر بەناوەکە تا کچی من چراخان وڵی ئێستا لەبەر جەنابە پێ و خۆش نییە ئەژینا بماخسیدا بەدەم ئەو کامێرایە ڕاپرسیەکمان بکردایە من دڵنیام لە سەتا 99 ئەوەی تۆ بینن ئەڵێ عیب لە چاومانە هەیە لەم کچە نییە خی گەورە کافەرمیە ئێمە بە باشترین شێوە مرۆڤەکانمان دروست کردووە لە تۆ ئەیبینین تۆ چ عیبێکەیە چکەم و کوتێکەیە ئێستا ئێمە ئەمانی هەرچی لێرن بە میوانەکان و بە ئێمەوە تۆ لە هەمومان ڕێک و پێکتر و جوانتری پێم ناڵێ بۆ تووشیم حاڵەتە بووی کاک دکتۆر خۆت ئێستا ئەزانی هەموو کەس جوانکاریەکە بۆ ڕوخسار و شێوەی جوانکار من هەموو هاوڕێکانم جوانکاریان کردو بووی شێوەیان جوان بن مێردەکەشم داوام لێ ئەکا سێری مسلسلەکان ئەکا سێری ئەکتەرێکی تورکی ئەکات ئەڵێ بێت تۆ شێوە ڕوخسار و پێ وەکو ئەکتەرانە بێت منیش دایک و باوکم ڕازی نین بۆ بڕیاری من تەنها هاوسەرەکەم پشگیریم ئەکاڵێ بێت تۆ شێوازی جوان بێت شکلت جوان بێ برۆ جوان بێت لوتت جوان بێ بۆ نمونە لێوە جوان بێ منیش دایک و باوکم ناڵن باشە چراخان یەکەم شت تۆڵی هەموو کەزەیکا من باوە بۆ ڕاستکەمەوە هەموو کەسێ جوانکاری ناکە ئەوە من و هەموو میوانە نیچمان جوانکاریمان نەکردووە هەندێکیکا ڕاستە ئێمە تەداخلی ژیانی کەس ناکەین بەڵام ئەگەر بێت و خۆی جوانکاری ئەسەیریکە جوانکاری لە چیەوە هاتووە کارێک جوان بکەیت باش ئەگەر شەکە خۆی جوان بێ بۆ دەستکاریەکەی تۆ جەنابێک کێشەت نییە کچی من جوانکاری بە قەناعەتی من ئەگەر یەکێ بیکە ئەوەنێ کۆڵەکەی لوتی خوارە کێشەیەکی هەیە ینی تر مهم سیدەکەی هەر هۆکارێک بێت لە ناو ڕەحمی دایکا و بێت هۆکارێکی تر بۆی کێشە لە دەموچاویا هەیە تووشی گرەی دەرونی کردو هەست بە کەمیەکە ناڕەحەتە بێتاقەتە تعلیقی لێت ئەگەر ئەمە بچێت جوانکاریشکە قەرزیشی بۆ بکات دوای ئەوە دروستی دەرونی هەبێ نەفسیەن مرتاح بێ بڕوای بەخۆی هەبێت کێشەیە چارەسەر بووە بەڵام تۆ دەشتەرگەریەکە کردووە ڕازی نەبووی دوو کردووە ڕازی نەبووی سێو کردووە ڕازی نەبووی چوارە کردووە ڕازی نەبووی پێنجە کردووە ڕازی نی چێڵە بە 6 ڕازیەبی ئەمە یەک لە لایەکی تریشەوە تۆ بۆ خۆ دەژی کچی منە بێت یەکە و کەسێتی خۆی هەبێ نابی بە پاشکۆی مێردەکەی یعنی چی تۆ بۆ مێردەکە و هەرچیەکەی پێ بڵێ ئەبێ بە قسەی ئەو بکەی ئەڵێ هاوسەرەکەم پێی خۆشە ئێوە پێتان ناخۆشە بۆ